ئازیزان و خۆشەویستان هەینیەکی باش و تەندروست بۆ ئێوەی ئازیز هیوادارم کە بە دیار بەرنامەکەمانەوە دابنیشن بۆی کە هەم تەندروستیەکی باش کۆمەڵێک زانیاری وەربگرن و لە هەمان کاتیشا خواردنێکی زۆ جیاواز و بەلەزەت و بەتامتان بۆ ئامادەکەین. ئەمڕۆ ئەو تەورە سەرەکیە کە باسی ئەەکەین باس لە دەرمانی خەو ئەەکەین، باس لەو دەرماناناکەین کە لە ناو کوردستاندا هەیە و هەندێک کەس بەکاری ئەهێنن، هەندێک کەس هەیە بە ئەوەی کە پزیشک بۆی ئەنووسێکە بەکاری بێنێ و هەندێک کەسی شەیەکە ئەگەر چەند شەوێک خەوی لێنەکەوێت ئەچێت لە دەرماخانە ئەو دەرمانانە ئەکرێت کە تجێڵی خەوی پێ ئەڵێن گولاجی خەوی پێڵێن و کۆمەڵێک دەرمانەیە هەیە شروع بە ڕاستەکەی بزانین چ کاریگەریەکێ کاتە سەر تەندروستیمان لە چ تەمەنێک و ئەبێ بەکاری بهێنین لەگەڵ چ جۆرە خواردنێک لە چ کاتێک لە ڕۆژ و شەوە ئەبێ بەکاری بهێنین. کەواتە کۆی ئەم شتانە کە پرسیاری ئێوەیشە بە دڵنیایەوە کە زۆر بەمان تووشی بێخەوی بووین و تەجروبەی ئەوەمان بە درێژایی ژیانمان بۆ هاتووەتە پێشەوە، بەڵام زانی چ کاتێ ئەبێ ئەو دەرمانانە بەکاربێنی. زۆر جار هەیە هەندێک کەس هەیە کە نەشتەرگەری ئەکات، بەڵام کاریگەریە نێگەتیڤەکانی وای لێکا کە خەوێکی باشی نەبێت. هەندێک کەس هەیە سرێس وای لێکە، مەژغەڵەی ڕۆژانە وای لێ ئەکات کە خەوێکی باشی نەبێت بە درێژایی شەو. بەڵام ئەمڕۆ باس لە کاتی خەوی شەکەین کە بزانین چ کاتێ تەندروستە بۆی کە خەوێکی باش بکەین بۆی کە تەندروستیەکی باشمان هەبێ. کەواتە کۆی ئەم شتانە ئاراستەی میوانەکەمانەکەن. ئێستش وەکو سەرەتای بەرنامە ئەچین بۆ لای شێف ئەحمەد بزانین ئەمڕۆ چیمان بۆ ئامادەکە و هیوادارم ببێتە چێشتێکی نوێ لە خشتەی ئەو هەفتەیە کە ئێوە خواردن ئامادەکەن. کەواتە لەگەڵمان بن. سڵاوت لێبێ شێف ئەحمەد. تەندروستی چۆنە؟ قەلمان نییە خۆمڕۆ بابەتی گۆشتمانێ بەس بابەتی گۆشتمان هەیە زۆر باشە. کەواتە بە گۆشت ئەتوانین کە ئۆپشنمان زۆرە، ینی هەڵبژاردەمان زۆرە بۆی کە جۆری خواردنی پێ بکەین. بەڕە ئەمڕۆ تکەی گۆش ئامادەکەین بەزیانی بە خەڵوز و مقەڵینە وەکو گریل ئامادەیەکەین، نایکەین بە داروشتەگۆ هەرا بە پلەکانی خۆی جنین و بە شێوازێکی ستاندارد حازریەکەین. ئەمە بۆ کێ باشە ئەم جۆرانە کە بەبەست بەزاری چۆنە نەدار بەکارهێنی نە شیش بەکارێنی نە خەڵز بەکارهێنی سینگڵیە ئەو خواردنە بۆم جەوەژتر ئاگرێ بۆ ناکرێتەوە هەلە سە تەواقی خۆت و بەتاوەکو کەواتە ئەتوانین بڵێن جێگرەوەی ئاگر کە ئەگەر لە ماڵا بێت و ئەو ئەدەواتانت نەبێ ئەتوانی بە تاوەیەک و تکەی گۆشت ئامادە. زۆر باش. ئەمە بۆ گۆشت بۆ هەموو جۆرە گۆشتێکە بێ بۆ مریشکیشە بێ یا تەنامە بۆ گۆشتی سوورە توانی بۆ مریشکە ناوکێ بێ بە شیشتاوە دەتۆ ئاوا بڵێ بۆی کەسە بە شیش گۆشت بە شیش گۆشت چەرچەنە زمانێکی تورکیە، بەڵام گۆشتەکەی ئەو کاتە بە هەمان ناوە بەڵام بە گۆشتەکرێ. بەڵێ زۆر باشە. سۆس وشت چی بۆ کە یادەی شەرحێکمان بۆ بکە؟ ساویستمان باینجانەکە ئازین بەس شۆی شێوازی جنینەکەش پێڵم دوایی پێویستمان بە بیبەری ڕەشە بێ خوێ ئەم دۆشاوەمان هەیە بیبەری تونە دۆشایی بیبەری تون دەستمانەکەوێت لە ناو مارکێتەکان ئێستا هەیە. تەنها گۆشت پێویستی بە تۆزێ تونی خوێ و ئەو دۆشاوە ئەگەر دۆشایشە هەبێت و بتەوێت دروستیکە خۆ فابریکایەکەی ئەبێ ئەویش باشە. فابریکاتونە لەگە دۆشایی تەماتی هاڕاوەکەی یانتوانێت پۆل بیبەر بێ ئێتە بە ڕەخبەتی کەسەکە خۆی بەس تەنها پێویستمان بۆ سێشتەیە بۆ گۆشت. زۆر باشە. هیچی تر ئەمە لە قۆناغی یەکەمە گۆشتەکە ئەهێنیت. بەڵێ ئێستا شێوازی جنینەکەی مابێت وە بزانم زۆر گرنگە کە بزانی چۆن گۆشت لەت ئەەکەی بۆ تکە بێت بۆ برژاندن بێت بۆ شلە بێت هەر کامێکی شێوازی تایبەتی خۆی هەیە. باشە ئەمڕۆ بە چ شێوازێر بە شێوازی تکە؟ بەڵێ ئەستوری وینەکەی گرنگە یانی چۆن بێت سەرەتا گۆشت هەر کە ینی بۆ هەر خواردنی ئامادەیەکەین. زۆر باشە. جارە سێری شوێنەکەی بکەین زین گۆشتەکە بۆ نمونە چەقێ دەمارێ پێستێک ئەمانی پێوە بێت لە خواردنە خۆش نیە بەردانەکەوێت ئەبێ لێکەینەوە سەرەتا ئێمە گۆشتەکەمان بەم شێوازە ئەبڕین. باشە گۆشتەکەی هەر زۆر ناسک دیارە. باشە یەکێک بۆ نمونە لە ناو ساردکەرەوە یا لە ناو فریزەرا دایناوە بۆ ئەم جۆرە خواردنا بێت دەری بێنێ خاو بێتەوە یا بێ گۆشتی فرێش بێت؟ ناحتیادیە سەسێریگە ساگە گۆشتی بەستۆکانی گە سامای لە بازاڕە هەبێ بۆ ئەمە نابێ
بۆ ئەوە خاستەن بڵێ بۆ تکەی گۆشتە نابێ بێ گۆشتێکی ناسک بێ تا ئەمە تقریبا وتمان حەبل بێ حەبلمان دەست نەکەوت بەس ئەمە گۆشتی بەرخە ئەمیش ناسکە باشە ئەمیش بەم شێوازەی جنی ئەمیش تقریبی وەک حەبلەکە دەرەچێتەوە بەڵام تۆگە گۆشتێ بێت ئەو گۆشەی بەستویانی کێسا لە بازارە بێت جارە فڕێکی بخاری پێ دەبێ ئینجا بیکەین بۆ وایە ڕاستێکی نازانوانم تاقی نەکردوێتەوە بەڵام هەندێک کەسێ بەکاری ئەهێنێت مەرجیە لەوەی کە و گۆشتە بەستوو بێ هەرزانبێ هەنێکشان هەیە نرخێکی زۆر گرانیان هەیە لە چاو گۆشتی فرێشە ئەوانەی کە زۆر تایبەتن بۆ هەندێک ڕێستۆرانتوانە تۆش لەوانەیە باشتر بزانی ڕاستی ساوی کە لە بازارە هەبێ هەرە گرانەگەی گۆشتەکەی لاچێ بچێتە 7,000 بەڵام تۆ کیلۆی حەبلکە سێرەکەی لاچێ لە 25 زایشە دەسێ نەکەوێت ئەبێت تەڵەبیشیکەی اینجا بۆ بێنە کابرا جیاوازیشی هەیەشتی حەبل هەپشانی ئاگرەکەی توتر یەکسەرە بە لقمە زۆر باشە ئەمە چۆری پێوەیە کێشەی نییە ئەمە بگرە تامیشی خۆشترە ئێمە هەر بەم ڕۆنەی ئەم چاورێکە ئەیاتەوە زۆر باشە ئەمەی بۆ بەکار بێنینەوە نێو تامیشی زیاد لە حەد خۆشە بێ زۆر باشە کاتە شێوازی جینەکەی بە باریکی و بە تەنکی ئەیکەین و وردە وردە چەند سانتیمەترێک لە یەک جیایەکەیتەوە بۆی بۆ تکەکە و باشتر سوور بێتەوە باشە ئەمە بەبێ ڕۆنەکەی یا بەزەیتەوە یا بەچیەوە ئەمە سا خۆمان بەحاڵ یعنی تۆزێت تاوەکار ئەوەنە تۆزێت چۆری پیشانین و دوای ئەوە چی بۆ بەکارێنین ئەم چۆری خۆی کە هەیەی زۆر باشە تاوانەڵێن تەندروستیەکی زۆر زۆر باشیشی هەیە خەڵک هەمووی فڕێ ئێسا کوێ خەیگە بەقی گۆشت گرانە بێتەوە ئێوەڵا وایە زانی کە ئەچی بۆ دوکانی گۆشت فرۆشی یعنی ئەبینیت نرخەکەی زۆر یعنی کەمتر نییە لە گۆشتەکە شیوای فەرق نییە زۆر کەس یعنی ئەگەر بۆ نمونە بە خواردنێک و بە کابرا خواردنەکەشی ناخوارەوە بۆم گۆڕە بیکەرە بە شتێکی ترسا لەگە گۆشتە دووگێدانی لەگەڵ بڵین لە جگەرە دوژەیەکی دانی ئەوەش دابراوە باشە ئێستا بینیم خۆی پێواکەی کێشەی نابێت جێڕ نابێتەوە باشەمان پێوە کرێمە زۆر باشە باشە ئەمڕۆ زەڵاتە چیمان بۆ ئامادەکەی ئێمە ئەمڕۆ زەڵاتەی باینجان ئامادەکەین باشە باینجانەکەمان بۆ شێوازە جنیوە کە سوودێکی زۆر زۆر ئێجگاریشی هەیە باینجان بەڵێ بەم شێوازە باینجانەکەمان جنیەوە ئەی تریش هەروالیەکەین باشە ئێستا پامە بۆ تاوکەم قەرار بۆم جارێتتر خواردنێکی کوردەواریمان بۆ دروستکە شێف ئەحمەد تقریبن هەر کوردەواری بوو کوردەواری نەبوو نا ئەو ئەزانی بۆچێڵێم هەندێ خواردن هەیە ڕاستەکەی بەدەستی ژن باشتر دەرەچێت وەکو کفتەیە وەکو ترخێنەیە یا کۆمەڵێشت ئادێ پێم بڵێ تۆ بزانم لەوانەیە چۆنی ئەشکور کێشەمان نییە لە هەموو خواردنەکانە باشم حەزەکەی ئەم جارە خواردنەدانێت ئەوە ئامادەکەین لە دۆڵمە یا چۆنی خراب نیم باشمەوەش ئاخەچکە جۆرەکانی هەیە کەلەرم هەیە لەم وەرزا کەلەرم زۆر سەکرێت ڕاستی ئەو کەلەرم کو زۆر کەم بەس گەڵامی و سڵە خێریێرە کەلەرم زۆر کەمەی تااقەتێکی باشەیەگی ناتە سەورەکەم هەموو کەسێ بزای ئاسان بێ بەلای بەڵام دانە بەدانە تۆ ئەی پێچیتەوە دای ئەنەی ئێستا ئەنێ ئەوش واکاتەوە بەس زۆربەی کارزانی چۆن کە داشی ئەنەی مشتری حەزەکە تاقی کاتەوە بەڵام ئەگە یەک پارچاخۆ دوایی دووباری ناکەنەوە وایە بۆنی دووگەکە هات تۆ خەریکی سوورکردنەوەی گۆشتەکە بە بۆی کێمە بچینە لای میوانەکەمان و کۆمەڵێک ڕاستەکەی پرسیارمان هەیە زین گۆشت بخۆین شەوانە خەومان لێکەوە خۆمان لێ ناکەوە زۆر باشە ئازیزان بێگومان لە سەرەتای دەستپێکی بەرنامەکەەوە باسم لە ئەو دەرمانانە کرد کە لە ناو دەرمانخانەکانە هەیە و ئەو کەسانی کە پێویستیان هەیە یا پێویستیان نییە چ جۆرە دەرمانی خەوێک بەکارهێنن جۆرەکانی چین کاریگەریەکانی لە تشتەمەنێکەوە بەکاری بهێنی وە کۆمەڵێک پرسیاری تر ئایا کەسێ بێخەوبێ ئایا لە ڕێگەی دەرمانەوە ئەبێ چارەسەری کەم خەویەکەی بکات میوانێکی زۆر ئازیزمان لەلایە دکتۆر هاوکار عومەر پزیشکی دەرمانسازیە فەرموو دکتۆریان بەخێر باشی زۆر سپاس فەرموو زۆر سپاس زۆر بەخێراتەکەین سپاس کە لە سێدەی سێی سەوز لەگەڵمان ئامادە بوویت شانی نییە سپاس بۆ ئێوە بۆ میوانداریتە زۆر سپاس دکتۆر ئێستا لەگەڵ شێف ئەحمەد باسی هەندێک خواردن و شتانەماگر پەیوەندی هەیە خواردن بەخەوە چۆن پەیوەندی نیە پەیوەندیی زۆریشی هەیە
باشە چکە خواردن پەیوەندێکی ڕاستەخۆیە بە سووری خوێنەوە کاتێک ئینسان نانەخوات سووری خوێن بە گشتی ڕوەکاتە کۆندامی هەرس بۆ دوای ناخواردن بە تایبەتی ئەگەر خواردنێکی قورس بخۆین هەست بە جێژ بوون و خاوبوونەوەیەکەکەین و خەومانێت جاگە بش خەوی ناخۆشە بینین خەوی ناخۆشە بینی ئەوەی ناچێت ناخۆ خەوی قوڵەوە خەوێکی سەتحیە خەوی ناخۆشە بینیت و ئیسراحەت لە خەوەکە ناکەیت زۆر باشە کەواتە ئەو بینەرانەی کە کێشەی کەمی خەویان هەیە لەبەرەوەی کە ڕاستیەکەی ئەبینین کە سوسیال میدیا و تەکنۆلۆژیا وای کردووە کە شەوانە بە تایبەتی یا سێرکردنی فیلمێکە ینی ئەبینین کە کورد بەڕاستی زۆر درەنگ ئەخەوێ ئەمە سەبەبەکەی گەڕێتەوە بۆچی وە کۆمەڵێک پرسیاری تر بەڵام راپۆرتێکمان ئامادەیە بێک و راپۆرتەکە بینین دواترە گەڕێنەوەلاتە بەڵێ ئازیزان لەگەڵمان بن بۆ بینینی ئەم راپۆرتە. بە شێوەیەکی گشتی لەبارەی وەرگرتنی دەرمانی خەو لەلایەن خەڵکیەوە بەهۆی هۆکارە جیاوازەکانەوە و دیارترینیان خەوزران و توشبوونە بە دڵەڕاوکێ و سترێس کە هەندێک لە توشبوانی ئەو گرفتە ڕۆژانە پەنا دەبەنە بەر وەرگرتن و بەکارهێنانی دەرمانی خەو لەم ساڵانەی دوایشدا ڕاپرسیەک دەربارەی ڕێژەی بەکارهێنانی دەرمانی خەو لەسەر ئاستی وڵاتان ئەنجام دراوە کە بەم شێوەیە. لە ساڵی 2020دا لە 8.4 گەورە ساڵان لە 30 ڕۆژی کۆتایی دەرمانی خەویان خواردووە یان هەموو ڕۆژێک یان زۆربەی ڕۆژەکان بۆ ئەوەی یارمەتیان بدات لە خەوتن. ژنان لە 10.2 زیاتر لە پیاوان بەڕێژەی لە 6.6 ئەگەری خواردنی دەرمانیان بۆ خەوتن هەبووە. بەگشتی بەکارهێنانی دەرمان لەگەڵ زیادبوونی تەمەن زیاد دەکات. بەکارهێنان و وەرگرتنی دەرمانی خەو بەپێی ڕەگەز و بەڕەچەڵک بۆ هەردوو ڕەگەز جیاوازە. لە نێو پیاواندا ئەوانەی زۆرترین داهاتی خێزانیان هەبووە کەمترین ئەگەری بەکارهێنانی دەرمانی خەویان هەبووە بە بەراورد لەگەڵ گروپەکانی داهاتی نزم و مامناوەند کە بەشێکی دیکە لە ئەگەرەکانی بەکارهێنانی دەرمانی خەو بە شێوەیەکی گشتی دەگەڕێتەوە بۆ هەندێک گرفتی دیکەی تەندروستی یاخود دەرونی و سترێس کە لە جیهاندا کەسەکان دووچاری دەبنەوە. زۆر سپاس بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. دکتۆر دیارە پرسیاری زۆرمان هەیە ئێستا خۆمان مناقشەیەک ماموو لەسەر وەرزشکردن و لەسەر خواردن و لەسەر ئەوانە با پێش لێکە بچینە لای دەرمانەکان لایفستایلمان ئایا کاریگەریە کاتە سەر شێوازی خەومان. بەڵێ کە سەرەتا باسێکی بگەین خەو خۆی چییە؟ بەڵێ خەو پرۆسەیەکی نۆرماڵە لە جسمی هەموو کەسا ڕۆیە بە گشتی هەموو ئینسانێک لە سەرسەی تەمەنی بە خەو ئەڕوات. خەو دوو قۆناغی سەرەکی هەیە قۆناغی یەکەمیان پێوترێ ڕاپید ئای موڤمنت کە خەوێک کە زۆربەی بینینی خەوەکەوێتە ئەمەوە خەوێکی قوڵ نییە و مەرحەلەی دووەمیانە چتە خەوی قوڵەوە کە نۆن ڕاپید ئای موڤمنتە لێرەیە ئیتر لە بەشی یەکەمە ماسوولکەکان لە جوڵە ئەوەستن لە بەشی دووەمی خەوە کە خەوی قوڵە ماسوولکەکان جوڵەیان هەیە بەڵام مێشک زۆر ئارامە بێتەوە وەیڤەکانی زۆر کەمە بێتەوە سوودێکی زۆری هەیە پرۆتین دروستە بێت لەو کاتەیە هۆرمۆنی گەشە دروستە بێت لەو کاتەیە بۆیە خەوی قوڵ زۆر سوودی هەیە بۆ هەموو تەمەنەکە بەگشتی لە مناڵە لە خوار تەمەنی 10 ساڵەوە پێویست دەکات زیاتر لە 10 ساعت بخەون لە شەو ڕۆژەکە تا کەمتر بێتەوە تەمەنیان پێویستیان بە خەوێکی زیاتر هەیە لە ئینسانی پێگەیشتووە سەر و 18 ساڵ یاخود سەر و 15 ساڵ 7 بۆ 9 ساعت خەوێکی طبیعیە کرێ کەسێک بە بەڵام گرنگەکەی ئەوەیە کە ئیسراحەت بکا بۆ خۆی کە خەوتووە
هەیە بە 7 ساعت تێرخەوە بێ، هەیە بە 9 ساعت تێرخەوە بێ، هەیە بە 6 ساعت تێرخەوە بێ. گرنگەوەیە کە هەڵسا لە خەو ماندوو نەبێ، خەواڵوو نەبێ، لە ڕۆژە بتوانە چالاکیەکانی بەباشی جێبەجێ بکات. ئەمە خەوێکی نۆرماڵ و طبیعیە. ئەگەر خەو نۆرماڵ نەبوو، طبیعی نەبوو، ئەو کاتە کەسەکە هەست بە ماندوویەتیەکە، هەست بە بێزاریەکە لە ڕۆژە، زوو تووڕابێت، تەرکیزی بۆ ناکرێت، بەردەوام خەویەت. ئەگەر زۆریش خەوتە بێ، بەڵام ئەم نیشانانی تیا بوو، ینی خەوێکی تەندروستی نییە. نەبووە. زۆر باشە. کەواتە با باس لە کاتی خەوتن بکەین، چونکە ڕاستەکە ئێستا من لە پێش لە راپۆرتەکە باسم لە سوسیال میدیا و باسم لە لایف ستایلمان و هەندێک جار هەیە کەم جوڵەیە یان جۆری خواردنەکەمانە، ڕاستەکەی کاتەکەمان لێ ئەشێوێت لەوەی کە بۆ نمونە لە سەعات 12 بەولا 1 بەولا 2 بەولاوە ئەبینین. زۆر کەسەڵێ وەڵام شەو 2 خەوتوم 3 خەوتوم، بەیانیش مەسەلەن ئیشی هەبووە، خەوێکی کەمی کردووە، بەڵام هەروە کەوتت بە دەموچاوی و زۆر جارێ دیارە ئەبینی زۆر عەسەبیە، تووڕەیە، زوو هەڵەچێت. ینی پێم خۆشە بزانم لە چ کاتێکەوە بۆ چ کاتێک تەندروستەکە مرۆڤ بخەوێت. باشترین کاتی خەو لە شەوایە. بۆچی؟ هەموو ئینسانێک ساعتێکی بایۆلۆجی لە ناخیە هەیە. ئەم ساعتە بایۆلۆجی کاتەکانی خەوی ڕێکەخات. بەچی ڕێکەخات؟ بە هۆرمۆنی میلاتۆنین ڕێکەخات. میلاتۆنین کە دنیا تاریکی کردتر دەرەدرێ. بۆیە مەسەلەن کە ڕۆژ هەور بێت وەکو ئەمڕۆ مەسەلەن باران و هەور و ئەوەیە، ئەم هۆرمۆنە زیاتر دەرەدرێ لەو کاتانەیە خەوتیە. ئەم میلاتۆنینە وەکو خەوتن وەکو وایە وەکو مەلەکردن وایە لە ناو مۆجەکانی میلاتۆنینە. ئەگەر بە پێی لەگەڵ میلاتۆنینا بڕۆی، چۆن ئەگەر کەسێ مەلە بکا بە ئاراستەی مەوجەکان، بە ئاراستەی شەپۆلەکان، زۆر بەباشی و بەسەری ئێڕوا، ئەگەر بە پێچەوانەوە مەلە بکە، هەم خۆی هیلاکە بێ، هەم ناکاتە هیچ شوێنە. میلاتۆنینش بە هەمان شێوەیە. کاتێک کە میلاتۆنین دەرەدرێ، وردە لە شت خاوەکاتەوە، خەواڵوتەکە و خەوتیە، لە دوای 2 سەعاتێک 3 سەعاتێک ئینسان دەچێتە خەوەوە. ئەمە ئەگەر لەگەڵ مۆجەکەی بڕۆی، چۆن هی ئەڕۆی لەگەڵیا؟ ئەوەیە کە لە شاشە دوورەکەویتەوە، ئەچیتە ناو جێگە، چالاکی فیزیکەکانت کەمەکەیتەوە، ئەو خواردنانەی کە کافاینیان تایە و وریاکەرەوەن کەمیانەکەیتەوە لایەنە بیت، بەم شێوازە تۆ تایم شتە خەوێکی قوڵەوە. بۆیە ئەم ساعتە بایۆلۆجی لەسەر ڕووناکی و تاریکی کارەکات. بۆیە لە شەوانە ئەگەر باشترین خەو ئەوەیە کە پێش 12 شەو ئینسان لە ناو جێگەیا بێت. بەڵام ئەکرێت کەسانێک هەبن خەویان دوا بکەوێت، مەسەلەن بکەونە ساعت 2 شەو، لەو مەسەلەن لە بەیانیانە 2 ساعت قەرەبووی. ئەم باسیەوەکەم ئەگەر پێویستەکات تۆ 7 بۆ 9 ساعت بخەویت، ئەمە باسیەوە ناکەین. تۆ 7 بۆ 9 ساعت دەخەوی، بەس کاتەکەی مەسەلەن ئایا لە 12 بۆ 7 ئەخەوی یا لە 2 بۆ 9 ئەخەوی، باسی ئەمەیانەکەین. ڕاستیەکەی زۆر کێشە دروست ناکە، کێشەی زۆر گەورە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی تۆ قەرەبووی ئەەکەیتەوە ئەو کاتی خەوە و لایف ستایل دەگۆڕێ، ئەم ساعتە بایۆلۆجیش ئەگۆڕێ. باشە، باس لە ئەو لایفستایلت کرد. ڕاستەگە زۆر کەسەیەکە هەندێک کاتیشێ زۆر درەنگە خەیە، بەڵام کە هەڵەستێ جاری وا هەیە نیوەڕۆ هەتا عەسر سەرخەوێکە شکێنێت. یعنی ئەوانە ئایا کاریگەری کاتی سەرەوەی کە تۆ درەنگ بخەویت؟ بە دڵنیاییەوە سەرخەوشکاندن لە نیوەڕۆیە، بەتایەتێکە بەیانیان زوو هەڵسن لە خەو و نیوەڕوان نیو ساعت بخەون، نیو ساعت زیاتر نەبێ بخەون، ئینەرژیەکی زۆریانەیە وەی باقی ڕۆژەکە ئینەرژیان هەبێت و بتوانن بەباشی چالاکیەکانیان جێبەجێ بکەن. بەڵام ئەگەر کەسەکە خۆی ئۆڵڕیدی درەنگ هەڵساوە لە خەو، باشە نیوەڕۆژ ئەخەوێتەوە یا عەسر درەنگ ئەخەوێتەوە، مەسەلەن دەوروبەری مەغریب ئەخەوێت، شەو خەوی لێ ناکەوێت، لەبەرەوەی لە جەستەی ئیسراحەتی کردو. بابەتێکبینی ڕاستێکی لە سوشیال میدیا کە باسی لەوە کرێوی کە عەسران خەوت لێکەوێ هەڵەستی، ئەڵێ ئەمە کوێیە، من ناوم چییە، لە چ شوێنێکەوە، یانی نازانین کەوتێتە کێوە، ها گێژیەکی پێوە دیارە. بەس ڕاستەکەی هەمومان تووشی جارێک تووشی ئەوە بووین کە هات لەوانەیە بە مناڵی بوو بێ، لە نەوجوانی بوو بێکە بایۆلۆجیەکە تێکەچێت، لەو کاتێکە خەبەرتە بێتەوە نازانی ئەمە مەسەلەن تۆ خەوتوی دنیا تاریکە، ئەو ساعتە بایۆلۆجی زۆر مهمە. جا ئەمە لە کەیش زۆر دەرەکەوێت لەو کاتانەی کە بە تەیارە سەفەرێکی دوورەکەیت. ئەمە مەسەلەن هەر لە کاتی شەو ڕۆژەکە هەیە، کاتی شەو ڕۆژکە تێکچوو خەوت تێکەچێت. بۆچی ساعتە بایۆلۆجیەکەت پێی وایە شەوە میلاتۆنین ئەڕژێنێ، بەستۆ لە ڕۆژای خەوت نایە ناخەوی. ڕاست. بۆیە زۆر گرنگە بەپی ئەم ساعتە بایۆلۆجیە بڕۆیت. خەوتن لە نیوەڕوانە یان تا ساعتی 12 1 2 ڕەنگە کێشەی نەبێت نیو ساعت بخەون، بەڵام لەوە زیاتر خەوی شەو تێکەیات. و باشترین خەو ئەوەیە کە لە شەوا بێ. بۆچی؟ چکە تۆ لە شەوە کاتێکی زیاتر هەیە بۆ خەو، هەم خەوی ڕەپید ئای موڤمنت ئەخەوی، هەم خەوی قوڵ ئەخەوی،
بە هەردوو خەوەکە ئیسراحەتەکەی و گۆڕانکاری هۆرمۆنیەکان لەشتا ڕوئەیات کە ئەتوانی بە مەزاجێکی زۆر باشەوە ڕۆژی دواتر هەڵسی زۆر باشە با بینە سەر بابەتێکی خۆمان ڕاستیەکەی زۆر تەرکیزەوە پێناسەیەکی جۆری خەومان کرد و سەعاتەکانمان کرد و ئەوانە باسێک لە ئەو دەرمانانە بکەین کە لەناو دەرمانخانەکانە هەیە بە جێڵ هەیە بە شروب هەیە بە گولاچ هەیە بە کۆمەڵێکشی بە حەب هەیە ئەوانە ڕاستیەکەی کەم تا کورتێک زۆر کەسە بینم ئێستاڵێ هەتا حەبی خەو نەخۆم یا حەبێک نەخۆم کە ها تۆزێ گێژە ئەکا بۆی کە ئیسراحەتێکی بکەیتەوانە بەکاری ئەهێنن ئایا ئەمە کاریگەری ناکاتە سەرەوەی کە ئیتر مەجبور بی بەوە ڕابێ لەسەری چۆن بێ مدمین بیت لەسەرەوەی کە بەس بەوە نەبێ تاو ئیتە خەوت لە ناکەوێ ڕاستەکەی تێکچوونی خەو بەشێکی زۆری ڕەبتی هەیە بە تێکچوونی لایفستایلەوە یاخود بە نەخۆشیەکی ترەوە باش ئەگەر لایفستایل بێ بۆ نمونە سیرکردنی شاشەکان سیرکردنی مۆبایل خواردنەوەی قاوە و چا پێویست دەکات مەسەن 8 ساعت پێش خەوتن چاو قاوە نەخورێتەوە بۆی خەوتێک نەیات یەکەم شت لایفستایلی کەسەکە ڕێک بکرێتەوە بۆنە لە شەوانە نابێ وەرزش بکات وەرزشەکانی بەرێتە ڕۆژ چالاکیەکانی خواردنەوەی چاو قاوە سیرکردنی شاشە و سکرین قەلەقی و سترێس و ئەمانە کەم بکاتەوە ئەمە شەوتوانە بێسراحەت بخەوێت ئەگەر ئەمانە نەبوو نەخۆشیەکی هەبوو ناتوانێت بخەوێت ئازاری هەیە بۆ نمونە کۆکەی هەیە یاخود تەنگە نەفەسی هەیە یاخود مثلەن ترشەڵۆکی مەعیدەی هەیە و ئەگەڕێتەوە یاخود غازاتی هەیە یاخود قەبزی هەیە یاخود مەسەلەوانی کە میزە چرکیان هەیە بۆ ئەوە خەبەریان ئەبێتەوە یا ناتوان بخەون ئەمانە کۆمەڵێک نەخۆشین کە وا ئەکات خەوتێک بە چارەسەری ئەمانە یەکسەری خەوەکە ڕێکەکاتەوە کەسێک ئازاری هەیە ئازارەکەی نەمێنێ خەوەکەی ڕێکە بێتەوە ئەمێنێتەوە کەسانێکی تر کە هیچ مشکلێک لەمانەیان نییە باشە بەڵام خەویان تێکچووە یا بە بۆنەی سەفەرەوەیە یاخود بە بۆنەی قەلەقی و سترێسەوەیە یاخود بە بۆنەی تەمەنەوەیە تەمەنێکیان هەیە و مناڵیش عادەتەن دایک و باوک گلەیەوە کە مناڵەکانیان کە خەویان باش نییە و ئەوەیە بەگشتی خەوی مناڵ کە تێکەچێت کێشەیەکی تەندروستی تری هەیە و غازاتی هەیە ئەوەیە کێشەی ئەوەی نیە خودی خۆی خەوەکە تەواو نەبێت لە زۆربەی زۆری حاڵەتەکانە بە ڕێکردنەوەی لایفستایل و چارەسەرکردنی هۆکارەکان چارەسەرە بێ باشە بەڵام بەدەرلەوە کە چارەسەر ئەکرێت ئەو خەوانەی کە بۆ ماوەیەکی کورتە تێکچۆن ماوەکەیان کورتە بۆ 3 هەفتە کەمترە ئەمانە توانین بە عیلاج چارەسەریان بکەین ئەوش لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆڕە کاتە لەسەر خۆ ناتوانین بچین بۆ دەرماخان بڵێت خوا حەبێکی خەوم بەرێ بۆی کە هەر لە سلێمانی و لە کوردستانە غیرەقانونیە پێدانیم دەرمانانە بەبێ ڕەچەتەی پزیشک ئەوەی کە ئەتوان وەری بگرن میلاتۆنین کە خۆی هۆرمۆن باسمان کە هۆرمۆنێکی تەبیعیە لە جسما هەیە ئەتوان میلاتۆنین وەربگرن بەڵام میلاتۆنینیش 100% کەسەکە ناخەوێنێ تەنیا چی بۆ ئەکات کاتی خەوەکەی پێشەخات بۆ نمونە لە ئێوارەوە وتمان کە تاریکە کات میلاتۆنین دەرەدرێت کەسەکە خەواڵوە بێ ئەتوانێت میلاتۆنین وەربگرێت لە ماوەی 2 هەفتە بۆ 3 هەفتەیە خەوی ڕێکەکاتەوە و خەوێکی زۆر تەبیعیشە خەوێت میلاتۆنین ئەوەی کە ئەمێنێتەوە دوای ئەوە بنزۆدایازیپینەکان کە بەکاریان بۆ خەوتن کەسەکە خەوی لەیەکەوێ مشکلەیەکی زۆر گەورەیان هەیە یەکەم کێشیان ئەوەیە کە خەوێکی تەبیعی ناخەوێت کەسەکە کەسێکە بێهۆشیەکە یەکسەر دەچێتە خەوی قوڵەوە ئەوەی کە وتمان ڕەپید ئای موڤمنت ئەو بەشەی کە ئینسان خەوی تیا ئەبینێ و خەوێکی سەتحیە ئەم خەوە ناخەوێت یەکسەر دەچێتە خەوی قوڵەوە کە چووە خەوی قوڵەوە ئەگەر ماوەیەک بەردەوام بوو لەسەر ئەمە چی لێ ئەکات دواتر لەگەڵ وازی لێهێنا بەشی یەکەمی خەوەکەی ڕەپید ئای موڤمنت ئەگەڕێتەوە زۆربەی خەوەکەی خەوێکی سەتحی خەوی زۆر ناخۆشە بینێ خەوە بینێ و خەوی لێ ناکەوێت بۆیە پێی وایە بێ بگەڕێتەوە سەر دەرمانەکان جاری تر گەڕێتەوە سەر دەرمانەکان دیسانەوە خەوی تێکەیاتەوە بۆیە بەبێ ڕێنمایی پزیشک بەکارهێنانی ئەم دەرمانانە معتادبوون دروست ناکە بەڵام ڕاهاتن دروست دەکات کەسەکە ڕایەت ناتوانێت واز لێ و حەبانە بێنێت و بەبێ ئەوانە خەوی لێ ناکەوێت وا دکتۆر بەس هەندێ ئەو وەکو جەلیبۆنێک وایە ڕاستیەکەی کە تەنانەت بۆ ئەو مناڵانەی کە مڵتیڤیتامینە یان بۆ گەورەکانی ژانێک کە هینی ها کێشەی قژ و پێست و نینۆک و ئەوانیان هەیە کە بەکاری ئەهێنی ڕاستەکەی گێژیەک دروستەکە حەزەکەی بخەویانی ئەمانە زۆر جا بۆ چارەسەریە و کەم خەویانش ینی زۆر کەسەیە بینێمە 2 جار 3 جا بۆی نووسراوەڵێنە ئەکۆتایی شەو ئەیخم بۆی کە خەوێکی خۆشم لێ بکەوێ ئەمانە تا چەند ڕاست جەلی بۆن دۆزت فۆرمە ینی ژەمە دەرمان
دەرمانە ئەکرێ مەسەلەن هەر دەرمانێکی تیاابێ بەڵام بە گشتی ئەوەی کە هەیە مەڵتیڤیتامینەکانیان تایە و ئەوانەی کە خەویت لێخەوە میلاتۆنینی تایە لەسەر پاکەتەکەشی نووسەوە کە میلاتۆنین تیا دەتە میلاتۆنین تێکەڵاویش ناکرێت لەگەڵ شتی ترا چۆن مەڵتیڤیتامینەکان جیاوازن بۆ سەبەبی تر بەکارێن بۆ هۆکاری تر و بۆ مەبەستی تر بەکارێن بەڵام میلاتۆنین لەنا ئەو جەلیبۆنانەیە هەیە بەڵێ شتێکی خەوێکی تەبیعی کەسەکان ئەخەوێنێت بەڵام بەکارهێنانی ئەویش بۆ ماوەی بەردەوام یاخود بەکارهێنانی زیاتر لە 10 میلیگرام لە ڕۆژێکە باش نییە و یەک شتی ترم بیر و باسیکەم لەسەر عیلاجەکانی بێنزۆدایازیپینەکانیشەوەیە کەسەکە تۆلێرانسیشی بۆ دروستە بێن دوای ماوەیەکە گەرێستە بە 5 میلیگرام خەوی لێکەوت بێت دواتر بە 10 خەوی لێکەوێت دواتر بە 15 دواتر هەر مزمینیەکەی دروستە هەر بەردەوام زیاد دەبێت ئەمە زیاد دەبێت و کە ئیسفادەی لێ ناکات بۆی زۆر زەڕور لەژێر چاودێری پزیشکامانە بەکاربێت باشە ئەو کەسانێک کە کێشەی هۆرمۆنیان هەیە بۆ نمونە بەرزی نوزمێک لە ناو هۆرمۆنەکانیانە هەیە بە تایبەتی خانمان ئەبینی کە یا لە تەمەنی 40 ساڵی بەولاوە کە گۆڕانکاریە بەسەر جەستەیان نادێ زۆربەی کەسەکانە بینم کە ینی زۆر کەسەیەکڵێ لە وەتەی هۆرمۆنم تێکچووە خەویشم باش نییە ئایا ئەمانە پێویستە کا و دەرمانانە بەکاربێنن یانە ڕاستەکەی تێکچوونی خەو لە خانمانە زۆرترە تاوەکو لە پیاوان و بە تایبەتی لە خانمانە لە دوای تەمەنی 6 ساڵیەوە زۆر زیاترە تاوەکو لە پیاوانە چ هۆکارە سەرەکیەکەشی بریتێ لە تێکچوونی هۆرمۆناتیان هەموو تێکچوونێکی خەو پێویستە لە ماوەی مانگێکە ڕاست بێتەوە بەچی ئەویش بەوەی بە گرتنەبەری ئەو ڕێگایانی کە لایفستایلت بکۆڕی ئەگەر لە ماوەی مانگێکە ڕێک نەبوویەوە خەوەکە یاخود ئەخەوی بەڵام بەیانیان کە هەڵەسی مرتاح نیت ئیسراحەتت نەکردووە ڕیفرێش نیت فول ئینەرژی نیت پێویستەکە سەردانی پزیشکی پسپۆرت بکە چکە ڕەنگە کێشەیەکی تریان هەبێ و یاخود ئەگە پێویستیان بە دەرمان بوو دەرمانەکان لە بژێر چاودێری پزیشکا کاریگەری نەکەتیفی تر نەکات بە دڵنیاییەوە لە تەمەنێکی گەورەترا پێویستی بۆ خەو کەمە بێتەوە چکە چالاکیەکانی ڕۆژانیان کەمە بێتەوە ئینەرژیکی کەمتر سەرف ئەکەن بۆی پێویستیان بە خەو کەمە بێتەوە چکە زۆر کەس هەیە ینی ڕاستەکەی لەوانەیە تەجروبەی هەمومان بوو بێ کە داپیرە و باپیرەبانە بینی لە پڕێکاوینی خەوی لێکەوتووە ئەڵێ نەیش خەوتوم ها بەس کە خەبەری بێتەوە ئیجا ئێمەزانەی خەوتوی پڕخەفر خیابیسی بەس ئەڵێ نەخەوتوم بەڵام جایش ئەڵێ وڵات شەر خۆم لێ ناکەوێت خۆلیان کەمە بێتەوە خەوی سەتحیە خۆن وەسان گەر تۆ قسە بکەی ڕەنگە قسەکانی تۆ لە خەویا ببینێت لەو کات قسەکانی چواردەوریان لە خەویانە ببینن بۆچی خەوەکان خەوکی سەتحیە ڕەپید ئای موڤمنتە نەچوونەتە خەوی قوڵەوە ئەنسانی بەتەمەن خەوی قوڵیان کەمترە و کاتی کە خەویشیان کەمە مەسەن ڕەنگە لە ڕۆژا بخەون لە عەسرا بخەون لە شەو بەڵام کورتە کاتی خەوەکانی ناچنە خەوی قوڵەوە یعنی ئاسایەوە ئەتوانین بڵێن ئاساییە لەگەڵ تەمەنە ئەڕوات بەڵام ئەگەر مەسەلەن ڕاستێکی خواردنەوە و زەبەخشەکان زۆر کاریگەری هەیە سیرکردنی شاشەکان زۆر کاریگەری هەیە و لەگەڵ ئەوەی کاتی خەو پێویست دەکات دیاریکراوە مثلا هەموو شەوێک لە دەوروبەری مەسەلەن دیاری بکە 11 بۆ 12 من نەچم ئەخەوم مەسەلەن 10 بۆ 12 ئەخەوم مەسەلەن 12 بۆ 1 ئەخەوم بۆچی جەستت ڕایەتی تر هەموو شەوێ لەو کاتەیە خەویە خۆشمان دکتۆرە گەر بزانی کە ساعتی بایۆلۆژیک لە ناو جەستەمایان ناو لەشی خۆمان ئەگەر بزانین زۆر جار هەیە کە بەبێ کە ئەلەرمەکە و دانا بێڵێ ساعت حوت ئیشم هەیە خەبەرمە بێتەوە ڕێک ساعت حوتی تاو بۆ نمونە من کاتەکەی ئەڵێ وە من حوت خەبەرە بووەتەوە کاتە ساعتی بایۆلۆژیمان کار ئەکایانی بایۆلۆژیەکە بە دڵنیایە و کارەکە بەستر هەیە مەسەلەن میقاتەکەی تێکچۆ بەپێی بەریتانیا دایناوە ساعت 3 شەو خەویلەکە زۆر باشە ئێمە باسی خەوتنمان کە بەس کاتی هەستانن کە کەی تەندروستە زۆر جار هەیە کە هەر باسی بە تەمەنەکان بکەم کە دوای نوێژی بەیانی زۆر جارێ ناخەونەوە یان زۆر جار هەیە کە هەموو ئیش و کارەکانیان کردووە ئەوانەی کە لە کۆناڵێ کاتی خۆی ئێمە هەموو ئیشەکانمان کردووە و کاتی ئیسراحەتمانە تازە ئێوە هەڵ ئەسن لەخۆ باسێکی ئەو لایفستایلە بکەن کە لە کۆنا بووە تەندروست ژیاون ڕاستیەکەی کاتەکانیان کارەبا نەبووە زۆر جار هەیە زوو خەوتون زوو هەستاون کار و ئیش و شتی خۆیان کردووە چالاکیکی باشیان کردووە لە کۆنا کارەبا نەبووە مەسەلەن دانیشتنی شەوان زۆر دانیشت بن مەسەلەن تاوەکو نوێژی ئیشا دانیشتون یا مەسەلەن تا ساعتێک 2 ساعت دوای نوێژی ئیشا دانیشتون زوو خەوتون
کە زوو خەوتون تاوان بەیانیش زوو خەبەرتەبێتەوە تێرخەوەبی کاریشیان هەبوو مەجبور بوون هەڵسن بەیانیان زوو سەرەن خەریکی زەراعات بوون خەریکی حیوانداری بوون خەریکی هەر شتێک بوون زوو هەڵساون لە خەو کاتە زوو هەڵەسن لە خەو شەو خەوتون بەدڵان بەدڵنیاییەوە 6 بۆ 8 ساعت خەوتون لە شەوانە خەوتون بەیانی هەڵەسێتەوە سەلەن ساعت 5 هەڵساوە لە خەو کاری ناوماڵەکەن کە ئیش و کاری خۆیانەکەن تا نیوەڕۆ چەند ساعتێک ئیشیان کردووە ماندوو بوون نیوەڕۆن سەرخەوێکیان شکاندووە ئینێرجیان وەرگرتەوە بۆ باقی ڕۆژەکە باشە بەڵام بە تێکڕای خەوەکەیان لە 6 بۆ 8 ساعت بووە یعنی لەوە زیاتر نەبووە کاتی خواردنیشیان ڕێک بووە ئەوی ڕێکی خواردن ڕێکی خەو زۆر کاریگەری هەیە لەسەر نەخۆشەکان مەسەن ڕێکی خەو بۆ ئەوەی کە خەوت ڕێک بێ و خەوێکی ڕێک و تەندروست بخەوی سەن ڕێکی خواردن یەکێک لە خۆکارەکانی نەخۆشی شەکرێ سەبریتە لە خواردنی ناڕێک ژەمە خواردنە ناڕێکەکان لە کاتی نادیارە سەن جارێک ساعت 12 نانەخۆی جارێک 2 نانەخۆی جارێکی خەیتە 3 جارێکی خەیتە دەیبیانی ئەم ناڕێکیەوەکات جەستەلی تێکەچێت لە دەردانی هۆرمۆنەکانە باشە شتێکی تر زۆر گرنگە بەلامەوە پۆزیشنی کارەکەت ینی پیشەکەت ئایا کاریگەریە کاتە سەر ئەو مرۆڤە کە چۆن کاتی خەوەکانی ڕێک بکاتەوە لەبەرەوەی کە ئێستا ڕاگەاندن کار لەوانەیە سترێسێکی هەبێت سبێنی لایڤی هەبێ یان زوو دەرچوونێکی هەبێت شۆفێرێک بە هەمان شێوە مامۆستایە کە زانێت تاقیکردنەوەکانە بێ زۆر زیاتر خۆی هیلا بکە حەزەکەم باسی پیشەکەم کە مایە کەوتووە دەسەرەوەی کە یەکێک کاری سربەخۆی هەبێ ئاسانتر ینی خەوێکی باشتری هەبێ یان چوزانم شتێکی وا نازام توێژینەوە ڕاستی کرابیانە بەڵام هەست دەکەم کە پیشە زۆر کاریگەریە کاتە سەر پیشە کاریگەری کاتە سەر میزاج باشە مۆزوعەکە ئەوەیە کە ئەوانەی کە قەلقن یاخود سترێسیان هەیە یاخود تووشی خەمۆکی ئەبن ئەمانە زۆر بە ئاسانی بە ئەو دەرمانانەی کە بۆ خەمۆکین و لەگەڵ یا کەسەکە ئەخەوێنن وەکو مەسەلەن ئەندێک هەیە نامێناوەکانی بڵم ئەمانە بە ئاسانی خەوەکان ڕێکە بێتەوە بەڵام ئەوی تۆ قەلەقی ڕۆژێک قەلەقیت هەیە 2 ڕۆژ قەلەقیت هەیە ڕاستەکی کێشەی نییە مەسەن تۆ 1 جار 2 جار خەوت تێک بچێت لە مانگێکە 2 ڕۆژ خەوت تێک بچێت کێشە نییە بەڵام ئەوەی کە کێشەیە ئەوەی کە بە بەردەوامی بۆ نمونە شەفتی شەوان کارەکات ئەمانە هەن کەسانێکە مەسەن لە مامەلەکانە ئیشەکەن یاخود وەکو حرەس ئیشەکان ئەم یاخود هەندێک کەسی سیاسیەکانە یا زۆر مشکلە نیقیناکە بەڵێ ئەمانە خەویان ناڕێکە بۆچی لەبەرەی بۆ کاتێکی زۆر مەسەلەن بۆ هەفتەیەک بۆ 2 هەفتە بۆ مانگێک بە بەردەوامی شەوان ئەچنە سەرکار شەوان بۆیە زۆر گرنگە ئەمانە ئەو کاتێک کە شەو دەوامیان دەست پێکە هەڵبن پێش ئەو کەمێک بخەون یعنی کەم ساعتێک بخۆن بۆچی بۆ ئەوی هەم ئینەرجیان هەبێ بۆ کاتە بتوان بمێننەوە و هەم بۆی ئیسراحەتیش بکەن دژی هۆرمۆنی میلاتۆنینەکەی خۆیان کار نەکەن هۆرمۆنی میلاتۆنین دەرەدرێت شەوانە ساعتێک نی ساعت پێش کارەکە پێشەوەی کارەکەیان دەست پێکە پێشەی شەفتەکەیان دەست پێ بکە بخەون بۆی بتوانن شەوانە داوامەکەیان بکەن بەڵام ڕاستی ئەوانەی شەفتی شەوان دەوامیان هەیە بە گشتی خەویان تێکەچێت ئەو گۆڕێکاتەکان هەر پزیشکە بەڕێزەکانیش پەرستارەکان ئەوانەی کە لە نەخۆشخانەکانە کار ئەکەن ئەوانەی کە خەفەرن ڕاستیەکەی ئەڵێم زۆر باشە مەزاجێکی باشیشیان هەیە هەر جوان بەڕاستی بەجێ زۆر خورسەتۆ لە سەی شەوە زۆر جارێ حاڵەتی زۆر ئێمەرجنسی ڕۆئەیات و ڕۆئەکەیتە نەخۆشخانەکان بەڵام ئەوان هێشتا هەر زۆر بە باشی پێشوازی لە نەخۆشەکانەکەن دڵنیایوانەی کە لە سلکی طبی کارەکەن بەڕاستی هەم ماندوون بەتایەتی پزیشکان و پەرستاران زۆر ماندوون و بەدەم خەڵکەوە هەن و یارمەتیامە بەڕاستیمان هیوادارم زۆر باشە با پشوێکی کورت وەربگرین ئازیزان دواتر ئەچینە لای شێف ئەحمەد لەگەڵ میوانە بەڕێزەکەمان و کۆمەڵێک باس و گفتوگوی تر لەوەیەکەن لەگەڵمان بمێنەوە. دووبارە سڵاوتان لێبێتەوە ئازیزان بەڵێ هاتینە لای شێف ئەحمەد لەگەڵ دکتۆر هاوکار کە زۆر بەجوانی ساڵاتەکەت بۆ ڕازانینەتەوە و دڵەکانیش بۆ دروست کردینەوە شێف ئەحمەدا ئەوە شێوازەکەی یەکجار لەبەر چاومان نازانم تازە خەیار و گێزەرەکەشت لەت کردووە بەڵام لە سوشال میدیا ئەیبینی ئەتوانی یەکدانمان بۆ تاقیکەیتەوە چونکە ئێمە خەریکی قسە بووین و توێش بۆ خۆت ئەدرازانەوە و ئەها بۆی کەس تەکنیکەکەی فێر نەبێتوە دەست خۆش بێت ئەیکەی بە دوو پارچەوەت خەوە جوان سێری سام بۆ نمونە بە کە ئاوا هەراوە پارچەی گێزەر بێ خیارەکە بێ ئاوا لێکەینەوە باشە
سنتەر بێ عینە ناوە ڕاستە بێ باشە هەر ئەمان ئاوا هەڵگێڕە و ئەکسەرێتەوە بۆی جوان وڵی دیار بێ. تەکنیکێکی زۆر جوانە دەست خۆش سەرە بێ. خۆش خیارەکە هەر بام چەند ئاسانیشە بەس بەڕاستی ئەها سەلیقەیەکی زۆر جاری هەیە وەڵاتانەوە دیشە زۆر ئاسانە ئیترەوە تەکنیکەکەت فێر بووین قەی ناکە بەسین تۆ نییەمە دەست خۆش بێ سەرە خۆش باسێکمان لەمە بۆ بکەی چی و کرد زەڵاتی باینجانەکە بەس من باینجانەکەی بۆ سوورەکەم و لە هەنە شوێن بیبەر سوورەکرێتەوەوانە یان پیازەکەی بۆ سوورەکرێتەوە من بەس باینجان سوورەکەمەوە زۆر باشە باینجان خۆی تۆزێت تاڵە یعنی تا بۆ نمونە ئێمەگەر نیو چولێ بکەین ئەتوانین لە هەر باینجانێک قاشێ بخۆین بەڵام کابرا لە مەطعمێکی لە ڕیستۆرانتێکی گەورەیە ئیشەکان ناتوانێت هەر باینجانێکی کرد و پارچەیەکی لێ بخوا بزانە باینجانەکە تاڵەیان نەڕاستە ئێمە چیمان بۆ بەکارهێنا ساسێکە ساسی SP تقریبین تۆزە شیرینە لە بری شەکر بەکارێنین بۆی ئەتوانین هەنە شوێن شەکر بەکارێنێ بۆی بەڵام من ساسی SP بۆ بەکارهێنا کەچەپ نییە ئەو شتە بەکارێنێ تقریبا وەک کەچەپ نییە بڵین با کەچەپ بەس تقریبا چێ دۆستەر کەچەبی وەکو ساسێکە ساسی SP پێڵەن هەر لەنا بازاڕەکان و مارکەتەکانە هەیە زۆر باشە کەچەپمان پێویستە بیبەری ڕەش و خوێ کەمێ سیری وەدرە یعنی زۆر نەبێ لەگە بەزارەی سادە یەک تەکنیکی تر بۆ باینجانەکە زۆر جار هەیە لە ماڵەوە کە بتەوێت هەر خۆت ئاسایی کەوتت تامی بکەی ناتوانێت خۆ هەموو باینجانەکان تام بکەی ئەوەی کە لەتلەتی ئەەکەی خوێ پێوەکەی چەند دقەیەک دای ئەنەی یانی و سەعاتێک دای ئەنەی دواتر ئاوی پیاکەی ئەگەر تاڵیشی هەبێت تاڵێکی ڕوە ڕاستە بەستا کابرا بۆ من لە ڕیستۆرانتێکە بڕۆژی ڕاست ئەمانە بۆ ماڵەوە ئەڵێن بۆ کەسانەڵێن کە لە ماڵەوە باینجان کە ئەشۆرێتەوەە دوای بۆ سوورۆکردن تۆزێ ئاو زۆر هەڵەمژ یەکسە باینجانەکە ڕەشە بێ بیکەیتە ڕۆنەکەشەوەی تر ئاو ڕۆن تێگەڵکەی چی دەرەسێ هاچی بەزبەخەکە دەبیستەوێتەوە زۆر باشە بەڵامی تر لە هەمان کاتە ئەتوانی مخم تاقیم کردۆ توێ خەیتێک لە نێکسی مەتبەخەکانەوە ئاوەکەی لێ ئەگری دواتر سووریە بەڵە بینیومە من ڕاست زۆر باشە چیترت ماوە لەسەر سالادەکە پێمان بڵێ سالادەکە هەر ئەوەنە بوو کە باسمان کردی چیتر هیچی تری ناوێ تەکنیکی نایانی ئەتوانی بەکاری بێن بیبەرەکانت سوور کردەوە لەگەڵ یا بەس باینجانەکەمان سوور بەس باینجانەکەت سوور کردەوە ئەوە بەشەوە بخۆین خەڵکی باشمانە بێت پشتی سوورەکرا و ڕاستەیت کەمێک بۆ مایدە قورسە ئەگەر کەسەکە بەس ناڕەحەت نەبێ ئەتوانێت هەموو شتێک بخوا بەڵام جاری وایە خواردنی قورس ناڕەحەت تەکا خەوت لێ تێکە چێ ڕەنگە خەوت دوا بکەوێ بەس ئەو کێشەی هەیە گەرناوەک خواردن خۆی جگەل لە خواردنەوە و زەبەخشەکان خواردن کێشە دروست ناکا بۆ خەو ئەگەر کێشەی کۆندامی هەرست بۆ دروست نەکە زۆر باشە باسێکمان ڕاستەکەی لەوە نەکرد کە ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە و بەردەوام چێکی خۆیانەکەن بەردەوام دەرمان بەکارەهێنن ئەوانە چۆن خەویان ڕێک بکەنەوە ئەو دەرمانانەی کە کاریگەری لەسەر خەو دروست بکە دکتۆر ئاگاداریان نکاتەوە پێیانەڵێ بۆ نمونە هەندێک دەرمان هەیە بۆ دابەزاندنی زەختە میسپێکردن کەسەکە زیاد لە حد ئەچێ بۆ تەوالێت و میزەکە ئەمە ئێمە لە دەرمانخانەکانە ڕێنماییانەکەین بەیانیانم حەبە بەکاربێن و بیخۆن ئەو ئیلاجانی تر مەسەلەن کە خەوەزڕێنێت پێیانەڵێن بەیانی بیخۆن یان نیوەڕۆ بیخۆن ئەوانەی تر کە کاریگەریان لەسەر خەونیە پێیانڵێن لە ئێوارە و لە شەوا بیخۆن ئەوە پێویستەکە لەگەڵ پزیشکی دەرمانساز دەرمانخانەکان چێکی بکەنەوە هەمویان بە جوانی بۆ ڕوونەکەنەوە لەوێ هەر زۆر باشەوە دیارە بێت لەژێر چاودێری دکتۆری خۆیان بنیا پزیش خۆیان بەدڵنیا ئەو دەرمانانی کە ئەنووسێ هەموو کەسە حەقیەوەی هەیە لە دەرمانخانەکان یاخود لە لای پزیشەکەی خۆی پرسیار بکە کە دەرمانەکان ئایا کاریگەری هەیە لەسەر خەوە کاریگەری نییە لەسەر خەو ئایا چۆن بیخوات بەڵام لە دەرمانخانەکان بەگشتی بۆیان ڕوونەکرێتەوە کە ئەم دەرمانە بەیانیان بیخۆ لەبەر ئەم هۆکارە کەسەکە بۆ نمونە دەرمانێک بخوا وریاکەرەوە بێت لە شەواوی خوا خەوی لە ناکەوێت یاخود دەگەر دەرمانێک خوا میسپێکر بێت لە شەوای زەعاجە بێەوەندە ئەبێ هەڵسێ بۆ تەوالێت بێ پیانەوتێت لە بەیانیان نابیخۆن زۆر باشە باسێگەسە تەبان هاتوونەتە لای بەشی خواردنەوە کۆمەڵێک داو دەرمانمان هەیە کۆمەڵێک ینی ئێمە گەر بە گشتی باسی بکەین داو دەرمان
بابەتی گۆشتی یا بابەتی زەڵاتە بۆ شەوان باشە و خەوێکی ئاسوودەمانە بێ چونکە زۆر کەسێڵێ خەوی ناخۆشم مێنەڵە شەوچی و خواردووە خواردنەکە و قورس بووە یا ئەوە بووە ینی دیارە پەیوەندیەکی هەیە چکە لە قەیمەوە شتە وتراوە ڕاستە خواردنە قورسەکان کە کۆندامی هەرز ناتوانێت بە ئاسانی و لە چەند ساعتێکی کەمە هەرسیان بکات سلان زەڵاتەکان لە ماوەی ساعتێکا بۆ ساعت و نیوەک هەرسە بێت و لە مایدە دەرەچێت کەسەکە توانێت بێت بەڵام خواردنێکی قورسی وەکو گۆشت یاکو خواردنێکی چاور ئەم خواردنانە کاتێکی زیاتریان پێویستە بۆ هەرسکردن یاخود هەندێک خواردنی وەکو پاقلەمەنیەکان کە احتیمال لە غازاتێک دروست بکەن ئەمانە ناڕەحەتی دروست دەکەن ئەم ناڕەحەتیانە واکات کەسەکە باش نەخەوێت باشە خەوی ینی خەوێکی تەندروستیان نابێت ئەوانەی کە مەسەن تەندروست بن کاریگەری ناکە ڕاستەیە کاریگەری ناکات سەر خەویان کە تەندروست بن بەڵام کەسانی کە کێشەیەکیان هەبێت لە کۆندامی هەرس خواردنێکی قورس لە شەوانە ناڕەحەتیانەکە و نایڵێ بخۆن بەباش باشە باسی جوڵەت کردکەوت جوڵش کاریگەری هەیە لەسەرەوەی کە تۆ خەوێکی باشت هەبێیانە چۆن بوو باسی بکەیت چکە هەندێک کەسێ ڕاستەیە بۆنەی مەژاڵەتی ژیان و داوامکردنیەوە زۆر جارە بینیم کە شەوانە چن بۆ وەرزشکردن ئایا ئەمە خەوێکی باشیانە بێ یان جوڵە وات لێکا کەسێک کە بەیانی هەڵەسێ لە خەو وزەیەکی پێ ئەم وزەیە پێویستە تا شەو سرف بکرێت قورسترین بەشەکانی سرفکردنی موزەیە لە ڕۆژا بێت بۆچی چکە چالاکی فیزیکی یاخود چالاکی مێشک ئەمانش واکە خەو تێکاتۆ ناڵێ بخەوی بۆ نمونە ئەگەر کەسێک لە شەوە یاری شەترەنج بکە کە یاریە کە بە پێویستی بە بیرکردنەوەیە یاخود یاریکی بۆ نمونە سودوکۆ بکات یاخود ئەوی پازڵانەی کە بە مێشک ئەکرێت ئەوە دیسانەوە مێشی چالەکە کاتۆ ناڵێ بخەوێت بۆ چەند ساعتێک بۆی وا باشترە شەوان ئەم یاریانە نەکرێت ئەگەر هەتا یاریێکی کرد یاریێکی زۆر بەسیت جوڵەی فیزیکی تیانە بێت جوڵی جستەی تیانە بێ و یاریێکی زۆر فکریش نەبێت زۆر فکری نەبێت و بیرکردنەوەی دۆمینێش خراپەکەەوە هەر کەسێک دۆمینەکە بیری لێ نەکەیتەوە خراپ نییە زۆر خراپ نیە هەروە ژمارەکە دانێتەوە زۆر باشە کەواتە هەندێک ئەوە زۆر باش و باست کرد چکە زۆر کەسە بینی کە هەندێ یاری ئەکات دواتر مەسەلەن ئەڵێ خەوێکی باشم نەبووە هەرتۆ خۆت بیر بکەیتەوە خەوت لێ ناکە وڵام شەو خمێشکە مەژغوڵ بۆ خەوم لێ نەکە زۆر باشە باس لە کتێب خوێندنەوە بکەین یەکێک لەو شتانەی کە زۆر باسیەکەن و توێژینەوەکان ئەڵێ دوور بکەوەرەوە لە شاشەکان بەڵام ئەتوانی چەند لاپەڕەیە کتێب بخوێنیتەوە بۆی کە خەوێکی باشت هەبێت و مشکی ئیسراحەتکە ئەمە چۆنە باشترین چارەسەری خەو بریتە لە سعیکردن کتێب خوێندنەوە زۆر باشە چکە شاشەکان ڕووناکیی زۆریان لێوێتە دەرەوەڵام لاپەڕی کتێبەکان بۆ جۆرەنین جگەل لەوە لە شاشەکان کە ئەگەر بخوێنیتەوە بەردەوامە سەن هەر ئاواهی سکرۆڵەکەی بەردەوامە بەڵام لاپەڕە کە هەڵی ئەیتەوە ئەم هەڵدانەوەی بخۆی ئیسراحەتێکە یا بە چاو لەو کاتیا چاو زۆر هیلاک نابێ لەگەڵیشیا تۆ ئیسفادەیەکی معریفی شەکەیت وایە خوێنەوە زۆر باشە ئێستا ئەمازۆن جیازێکی دروست کردووە کتێبی تایە ڕووناکی تیانە یعنی تۆ پێی بۆی بیخوێنیتەوە لە کتێب بخوێنیتەوە لەسەر ئەم شاشەیە پێویست بە ڕووناکیەکە بۆ شاشەکە خۆی ڕووناکییان نیە ڕێکوەکو لاپەڕی کتێب دروستیان کردوێتەوە و سکرۆلیش نییە هەڵی ئەیتەوە لاپەڕەکان لە ناویان مەسەلەن کە سکرۆڵەکەی لاپەڕەکە هەڵەیەتەوەکو ئەوە بۆی ڕێکوەکو کتێب وابێ بۆی خوێندنەوە بەگشتی بەڵام خوێندنەوەیەک نەبێتێکی تری هەیە کە تۆ کتێبەکەت بەدەستەوەیە خۆت ئەو شێوێ مەسەلەن ئەو شتە دووبارە بکاتەوە چکە مەسەلەن کتێبێکی زۆر توانێت جێ بکەیتەوە و بەڵام ئەو کتێبانی کە ئەخوێنرێنەوە پێویستە کتێبی زۆر ئالۆز و قورس نەبێت ئەوە نقطەیەکیان بۆی مێشک زۆر هیلاک نەکە خاڵێک تریانەوەی فۆنتەکان زۆر بچووک نەبێ و ڕووناکی ئەو شوێنێک کە تیا خوێنەوە نە زۆر ڕووناک بێ نە زۆر تاریک بێ زۆر ڕووناکیێکی گونجاوی هەبێت مام ناوەندی هەبێت زۆر باشە پەردە یان ژووری خەو یان ئەو شوێنەی کە تایە ئەخەویت ئەبێ تا چەند ستاندارد بێ بۆ مەبەسم ڕووناکیە مەبەسم گەرمی و سەرمایە بۆی کە تۆ خەوێکی باشت هەبێت زۆر گرنگە لە کاتی خەوە پلەی گەرمی ژوورەکە ڕێک بێت پلەیەکی گەرمی گونجاوی هەبێت وەکو ڕووناکی و تاریکی تاوەکو تاریکتر بێت خەو ئارامترە و خەوێکی قوڵتر ئەخەویت ئەوی شەکەوێتە سەر کەسەکە خۆی ینی تو ناتوانین بڵێن 100% بەم جۆرە بەڵام بەگشتێکە تاریکتر بێ باشترە وەک لەوەی ڕووناک بێت چکە ڕووناکی بەردەوام کە چێتە ناوە مێشکانەیە و مێشکە بزوێنێت چالاکیە کاتەوە بۆیە زۆری بەدەستەوەیە تا تاریکتر بێ باشترە زۆر باشە کەواتە هەندێک بەڕاستی خاڵمان باس کرد کە زۆر گرنگ بوو هیوادارم کە ئەو زانیارانە کە دکتۆر هاوکار بە ئێوە یا بتوانن چارەسەری کەم خەویتان بکەن دوورکەونەوە لەو دەرمانانەی کە لە ناو دەرماخانەکانەیە بە شێوەی جەلیبۆنیان جێڵ هەیە یان کۆمەڵێک شتی تر هەیە کە وات لێ ئەکات کە بە دەرمانێت تۆ خەو
خەوت لێ بکەوێ بەڵام بەداخەوە کاریگەری نێگەتیڤی زۆر هەیە بۆ سەر تەندروستیدا ئەو لایفستایلە کە دکتۆر باسی کرد هیوادارم ڕێکی بکەنەوە بۆی کە بە دوور بکەونەوە لە کەم خەوی لەبەرێکە بچین تەمەمان بچێتە سەرەوە ئۆتۆماتیکیان هەر خەومان کەمە بێتەوە کورد ئەخەوین کەواتە با تاگەینە ئەو قۆناغا بە شێوازێکی تەندروست و باش بخەوین لە هەمان کاتشا ئەو خواردنانەی کە باسی کرد خواردنێکی ئاسان بێت بۆ هەرسکردن و ئەو کافەین و قاوە و وزە بەخشەکانە بە دوور بکەوینەوە هەر لە ئێوارەوە بۆی کە خەوێکی باشتانە بێ جا دکتۆریان بێگومان ئێمە ستانداردی بەنامەکەمان وایە هەر ئازیزێکەیەتە ناو سۆدیۆکەمان ئەبێت تامی خواردنەکەیش بکات بێگومان شێف ئەحمەدی شامادەی کردووە خواردنی زۆر بەتام و بە لەزەتە باش ئەگەر لە کۆتایە شتێکتان مابێت سوپاسانەکەین دەستان خۆش بێ گرنگترین شت بۆ خەو بریتێ لە ڕووناکی و تاریکی کاتی شەو خەو ئەتوانێت بە ئیسراحەت بخەوی و گرنگترین شت ئەوەیە یاسای 8 4 2 1 بەکاربێنی بۆ خەوتن 8 ساعت پێش خەوتن قاوە و کافای نۆمانە نەخۆیتەوە 4 ساعت پێش خەوتن خواردن نەخۆیت 2 ساعت پێش خەوتن لە شاشەکان دوور بکەویتەوە 1 ساعت پێش خەوتن بچیتە ناو جێگە و ڕووناکی بە تەواوەتی بکوژێنیتەوە دەستەکانە خۆش بێ یاسایەکی جوان بووەوە شێف ئەحمەد چیت ماوە پێمان بڵیت وڵا دەستخۆشیتان یەکەم و لە شانساخ بێ و هیوای سەرگەوتنی زیاتر دۆڵمەکە ئەم جارەها دەست خۆش بێ زۆر سپاس بەڵێ ئازیزان بێ ئێوە ناخۆشتامی خواردنەکەکەین و بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێ سێوی سەوز تا بەرنمەیەکتر بەیەک شادەبینەوە کاتێکی ئارام و خۆش بۆ هەموو لایەکتان تەندروستیەکی باش فەرموو دکتۆر